و ئامادەی یەکێتیمان پیشان داوە بۆیان کە چۆن لە ڕابردوودا لە هەموو قۆناغەکانە بەیەکەوە بووین ئیدامە بەوە بدەین لە داهاتووشا لەم شەڕەدا کە شەڕی بەگژاچوونەوەی کۆرۆنایە بەشدار بین بەیەکەوە و بتوانین سەیطرە بکەین بەسەر ئەو حاڵەتانە لە ڕۆژئاوادا. خۆتان نەزانن ئێمە لە ڕابردوودا کە شەڕی بەگژاچوونەوەی شەمشەمەکوێنەکانی تیرۆری داعش بووە لە ڕۆژئاوا لە ناوچەکانی وەکو ئەفرێن و کۆبانی جێی شانازیم بوو ئێمە و هەموو کوردانی باشووری کوردستان لە سلێمانی هەولێر دیۆگ ناوچەکانی کە ئێمە پاڵپشت بووین بۆیان و لە سلێمانی زۆربەی شوێنەکانە ناوی مناڵەکان ناوی شوێنە تەندروستیەکان هەندێک شەقامەیە بە ناوی ئەوانەوە لە بە ناوی خەڵکی قارەمانێتی ڕۆژئاوا ناونراون کە ئەمە جێی شانازیە پێشمەرگەکانی کوردستان بەرەو ڕووی دژمنانی ئەوێ بوو نەتەوانێت کە شەڕی دژی داعشیان کردووە لەم قۆناغەشا کە قۆناغی نەخۆشیە دیسان پێویست بەوە کە هەمومان دەست لە ناو دەستبین و ئەو هاوکاریانە پێشکەش بکەین بۆیە ئێمە هاتوونەتە ئێرە وەکو سەرکردایەتی یەکیەتی ئەم هاوکاریە کەمەمان پێشکەش کردوون کە خۆی لە بڕێ دەرمان و پێداویستی تەندروستی بینێتەوە لە داهاتووشان لە سەرخەتە بین لەگەڵیانەکە ئیدامە بەو هاوکاریە بدەیت. ئەمجی وەک هونەراتیە ڕێبەبەریە خۆسەریە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە لە هەرێما باشووری کوردستانê ڕاستی ئەمجی یعنی سپاسداری و ڕێزی و حرمەتا خۆ لە هەمبەر یەکیتیان نیشتیمانیە کوردستان ئەم نیشان ددن و divê rewşa niha ya nazik ya ku em jiyan dikin